باسەکەی ئێمە لە ڕاستیدا بابەتێکی زۆر گرینگە کە بە درێژایی مێژووی سینەما کۆمەکی کردووە لە گەشەکردنی سینەما، لە ناوبانگ دەرکردنی ئەستێرەکانی سینەما، لە قوتابخانەکانی سینەما، لە ڕۆشنبیری سینەما بەگشتی تا بۆ گەیشت سینەما بە شێوەیەکی زانستی بەشەکانی خوێندرا و بەدەیان و سەدان و هەزاران توێژینەوەی لەسەر کرا. توێژینەوەکەی ئێمە بە ناونشانی ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی سینەمایی لە ڕۆژنامەنووسی کوردیدایە. بەڵام ئێمە وتمان لە کوردستان بۆ ئەوەی لە ناو کوردستانی عەزیزیشدا باشووری کوردستان وەربگرین، بەو پێی ئێمە ومانانیش لە ناو بەشێکی ئەم مێژوەدا ئەزمموی ئەو بوارەمان کردووە لەگەڵ چەند هاوڕەیەکی تر و سەردەمی ئێمە ڕەنگ بێ سەردەمی ڕاپەڕین درەوشاوەترین سەردەم بوو بێت کە هەوڵ و تەقەلای باش تا ڕادەیەک باش دراوە، ئەگەرچی زۆربەی لەسەر ئاستی تاک بووە، بەڵام تا ئەندازەیەک لەو باسێ ئێمە ئەمانەوێ وردی بکەینەوە وەکو وتمان ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسی سینەماییە لە کوردستان. حکوومەت لە ڕابردووە بەشداری کردووە، بەڵام تواناسازی تاکەکان لە کوردستاندا و لەو 30 ساڵی ڕابردوو تەنانەت لە ناو ئەو هەموو جێژاوی شەڕی ناوخۆ و ململانەی سیاسی و کە ئێمە لە سەرەتادا بووین بۆ دروستکردنی کیانێکی سیاسی، بەڵام ژیرگرفتەکان کەمترینی لە بەرژەوەندی هونەرمەنداندا بوو، چونکە سیاسەتکردن لە کوردستان بۆ یەکەم جار بوو بەو شێوەیە بەڕێوە بچێت، کەواتە سیاست و حکومڕانی لە هەندێ قۆناغدا کۆمەکی هونەرمەندی کردووە و لە زۆرترین قۆناغیشدا بەداخەوە ناهونەرمەندان توانویانە سوود لەو دەرفەتە زێڕینە وەربگرن، حکومڕانی و هێزە سیاسیەکانیش توانیان وەکو چەمکێکی گرنگ، وەکو فەلسەفە، وەکو هونەرێکی گەورە سەیری ئەم سینەمایە بکەن و ئاوڕێک لە ڕابردووی خۆیان بدەنەوە کە مێژووی کورد، شۆڕشەکانی کورد چ کاریگەریەکیان هەبووە و چەند پێویست بوونەوەی گەلی کورد لە دەست داگیرکاری ڕزگاری بێ. بەداخەوە کەمترین دەرفەت بۆ ئەوە هاتۆتەکایەوە کە هەمویان بەرپرسیارن. باسەکەی ئێمە، توێژینەوەکەی ئێمە لە ڕاستیدا توێژینەوەیەکە بێ ئەوە بڵێم کە لە ساڵی 2000 کە گەنج بووین ئەو کاتە من توانیم زۆر بەباشی زۆرترین ڕۆژنامەی کوردی بگەڕێم لە ژمارە سفریانەوە لە دوای ڕاپەڕین کە سێرچێک بکەم بزانم ئەم ڕۆژنامانە چەندێک بایەخیان بە هونەری سینەما داوە کە کۆمەکی ئەو هونەرە بکات، کۆمەکی بینەران و هەوادارانی سینەما بکات، ئەستێرەکانی بەباشی بناسێنێت، کارەکتەرەکانی تری لە ناو کۆمەلگا و کای ڕۆشنبیریەکەدا باش بناسێنێت. باسی یەکەمی توێژینەوەکەمان هەڵبەت هونەری سینەما بە کورتی، پاشان هونەری سینەما لای کورد، ئەویش خێراتر بینە سەر ناوڕۆکی باسەکەمان. هونەری سینەما هەمومان ئەزانین لە ئەوروپا سەرچاوی گرت، بیر و هزری ڕۆشنگەری ئەوروپیەکان بوو، ئەگەرچی زوو ئەمریکا وەک چەمسەری سەرمایەداری توانی زوو ئەم هونەرە بقۆزێتەوە، بەڵام ئەوەی کە گرینگە هونەری سینەما هەر زوو لەلایەن تەواوی ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە لەو سەردەمەدا دەرەچوون زۆر بەبایەخەوە گرنگیان پێدا. سەرەتا هەڵبەتە وەکو هەواڵ کە ئەم هونەرە چۆن دەرکەوت و بایەخی ئەم هونەرە لە ناو کۆمەلگادا چۆنە و ئەگەرچی هونەرەکانی وەک شانۆ و شێوەکاری و بالێ ئەوانەز کۆنتر بوون، بەڵام بە دەرکەوتنی هونەری سینەما، بە خێرایی گەشەکردنی هونەری سینەما
زۆر زوو ئەو هونەرە توانی دیوی بزنسەکەی دیوە ئابوووریەکەی وای کرد کە ئەم هونەرە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە و خاڵێکی زۆر گرنگیتری ئەوەی ئەم هونەرە لە دەست کردی تایبەت بوو. ئەگەر سەرنج بدەین لە زۆر وڵاتان وەکو چاولێکەری لە برایانی لۆمێر لە تورکیا لە میسر لە ئێرانیش چەند ناوێک لەو بابەتە هەن کە دوو برا هەڵساون بە کڕینی یان کۆپیکردنی یان بۆ وەکالەت وەرگرتنی براندی برایانی لۆمێر توانیانە هونەرەکە بگەێنە وڵاتەکانی خۆیان. هونەری سینەما وەکو وتمان ڕۆژنامە کۆمەکی زۆر باشی کرد کە سەرەتا لەبەرەوەی هونەرەکە تازە بوو و هیچ نووسەر و شارەزای ئەو بوارە نەبوون کە بتوانن شرۆڤەی ئەم هونەرە بکەن بە دیوی زانستیدا، بۆیە سەرەتا ڕۆشنبیر و ڕۆشنفکر و ڕووناکبیران ئەوانەی کە لە شانۆدا بە تایبەتی کاریان کردووە یا لە بواری ئەدەبیدا هەڵسەنگاندنی سەرەتاییان بۆ فیلمەکان کردووە و سەرەتا لەو ڕۆژنامانەدا بەستون بە دواتر گەشەی کردووە و لاپەڕەی تایبەتی بۆ تەرخان کراوە. اینجا بەوە گەیشتووە کە لە ساڵی 1912 گۆڤارێکی تایبەت هەر لە فەڕەنسا لەلایەن لیۆن مۆسیناک کە دەبێتە یەکەمین سەرنووسەری گۆڤاری سینەمایی بە ناوی گۆڤاری فیلم، کەواتە یەکەم بە گوێرەی مێژوو یەکەم دەرکەوتنی گۆڤاری تایبەتمەند. ئێمە پێشتر باسی ڕۆژنامە و گۆڤارە گشتیەکانمان کرد کە لە وڵاتەکاندا بایەخی پێدراوە، هەواڵی لەسەر نووسێراوە، ڕیپۆرتاژ کراوە لەسەری، دواتر لاپەڕەی تایبەتی بۆ دەرچووە، بەڵام یەکەمین گۆڤاری تایبەتمەند پسپۆری لە بواری سینەما لەو ساڵەدایە و لە فەڕەنساش. نامەوێت ئەوە زۆر دوور بکەمە بۆی کاتی زیاترم بۆ ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی کوردی تەرخان بکەین، بەڵام بە کورتی باسی میسریش دەکەین کە میسر زۆر گرنگە، چونکە بیرمان نەچێ یەکەمین ڕۆژنامەی ئێمە لە ساڵی 1898 لەلایەن هەردوو برا بەدرخانی کە سەرەتا مەغداد بێک مدحەت باشا یان پاشا باوەکو میسریەکان نەڵێن باشا، یەکەم ڕۆژنامەی کوردیان بە زمانی کوردی و تورکی بڵاو کردەوە کە ناوی کوردستان بوو. ئەوە زۆر گرنگە. ئەو سەردەمەی ئەوان ڕۆژنامەیان لە میسر بڵاو کردەوە، هێشتا خانەوادەی محەممەد عەلی پاشای گەورە حکومڕان بوون و ئەو بنەماڵەیەش بنەماڵەیەکی کوردن. نامانەوێت زۆر بچینە ناو وردەکاری ئەوە، چونکە جێپێقایمکردنی بەدرخانیەکان لەو مەملەکەتە هەڵبەتە پرسیارێکی زۆرتر هەڵەگرێت کە بۆچی کوردەکان بە تایبەتی بەدرخانیەکان چوونە ئەو ناوچەیە، لەوێ گەشەی زیاتریان بە بواری ڕۆشنبیری و ڕووناکبیریدا دوای ئەوەی میرنشینەکەیان ڕووخا. بۆیە دەبینین یەکەم ڕۆژنامە و یەکەم چاپخانەش ساڵی 1908 هەر لە قاهیرە دامەزراوە. زۆر گرنگە کە یەکەمین ڕۆژنامەی کوردی ئەگەرچی لە لاپەڕی یەکەمیدا مەغداد مدحەت وها بانگەواز دەکات کە ئەو ڕۆژنامەیە بۆیە بە زمانی کوردی دەرەکات، چونکە هەموو میلەتانی ئەو ناوچەیە ڕۆژنامەیان هەیە، تەنها کورد بە زمانی خۆیان ڕۆژنامەیان نییە. بۆیە ڕۆژنامە زۆر گرنگە و ئێمە لەو ڕۆژنامەیەدا هەرچیەک لە دنیادا دەگوزارێت لە جەنگ، لە بازرگانی، لە پیشەسازی، لە کار و چالاکی ئێمە بڵاویەکەینەوە. بەڵام ئەگەر سەرنج بدەین لەو ڕۆژنامەیەدا کە دەرفەتێکی زۆر زێڕین بوو دەبوو بایەخی زۆری بە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری سینەمایی بدابایە، بەداخەوە ئەو بایەخەبوونی نییە.